مەترسی لە سەربەرهەمی نەوتی هەرێمی کوردستان هەیە و چاوەڕێ دەکرێت لە 5 ساڵی داهاتوودا بۆ ئاستی نیوە کەم بکات. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە بە پێی کۆمەڵێک بەڵگەنامەی حکومی کە دەستی کەوتون ئەگەر هیچ لێکۆڵینەوەیەکی نوێ و بەرهێنانێکی گەورە لە کەرتەکەدا نەکرێت ئەوە بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانی عێراق تا ساڵی 2027 بۆ نیوە کەم دەکات. بەڵگەنامەکان دەریدەخەن ئەگەر وە بەرهێنان بەرەو پێش بچێت بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان لە عێراق دەتوانێت لە ماوەی 5 ساڵدا تا بڕی 580,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرز ببێتەوە. بەمەش 530,000 بەرمیل لە ڕۆژێکدا بۆ هەناردەکردن بەردەست دەبێت. ئەگەری شۆبەرهێنان لەو کارتەدا نەکرێت ڕەنگە تا 5 ساڵی دیکە تەنها 240,000 بەرمیل لە ڕۆژێکدا لە بەردەستدا بێت بۆ هەناردەکردن. پرۆسەی دەرهێنانی نەوتی هەرێم نەک نەبووەتە هۆی خۆشگوزەرانی هاوڵاتیان بەڵکو بووەتە هۆی قەیرانی مەزن و ماڵوێرانی هاوڵاتیانی هەرێم. گەڕایەوەش بە هۆی نەشارەزایی و نەزانینی دەسەڵاتدارانی هەرێم بەرهەمی نەوتی هەرێم کە موڵکی نەوەکانی داهاتووی وڵاتە لە ئێستاوە دەستی بەدابەزین کردووە. باپی راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆیت ساڵی 2019 ڕۆژانە 468,000 بەرمیل لە هەرێم بەرهەم هێنراوە، بەڵام لە 2021 بۆ 445,000 لە چارەکی یەکەمیام ساڵیشدا بۆ 434,000 بەرمیل دابەزیوە. لە بەڵگەنامەکانی حکوومەت داهاتووە کە دابەزینی ئاستی بەرهەم لە 3 کێڵگەی گەورەی نەوت داهۆکاری سەرەکی دابەزینی نەوتن، ئەوانیش کێڵگەکانی تاوکێ و خوڕماڵە و تەقتەق. شارەزانی بواری وزە دەڵێن جگە لە سەختی جیۆلۆجی ناوچەکە خراپی ئاستی بەڕێوەبردننی کەرتی نەوت لە هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی دابەزینی ئاستی بەرهەمهێنانی ئەو سامانە نیشتیمانیەیە. دەسەڵاتدارانی پارتی وێچەتی لە بارەی قەرزەکانی سەرهەرێمەوە ئاماری جیاواز دەڵێن. باپی ڕۆیتەرز کە لە زاری بەرپرسێکی حکومیەوە گواستوێتیەوە لە ئێستادا قەرزی سەرهەرێم نزیکەی 38 میلیارد دۆلارە. بەرپرسەکەی حکوومەت باسی لەوەش کردووە وەزارەتی سامانە سروشتیەکان ناتوانێت بەسەر دابەزینی سروشتی دازاڵ ببێت کە ساڵانە لە 15 بۆ 20 لە بڕی بەرهەمهێنانی هەر بیرێنەوتەیەک دادەبەزێت. ڕۆیتەرز کوردستانی بە هەرێمە نیمچە سەربەخۆکە ناوهێناوە و دەڵێت باهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت دوای لەشکرکێشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا باری دارایی حکوومەتی هەرێم ئەمساڵ باشتر بووە، بەڵام دابەزینی بەرچاوی بەرهەمهێنان باوەی خراپی بەڕێوەبردنەوە دەبێتە هۆی زیادبوونی ئاستەنگە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان.